کۆدەنگیەک بۆ ژیان شەدە بەشیر ئەم بابەتەی ئامادە کردووە. ئامارە نافەرمیەکان و هەواڵی ڕۆژانەی کوشتنی ژنان لە هەرێمی کوردستان جێگەی نیگەرانی و داخە لەوەش بازارتر نەبوونی هەڵوێست و کاری جدی لایەنی پەیوەندیدارە. بۆیە پێویستە و ئەرکی هەر مرۆڤێکی ژیان دۆست و یەکسانی خوازەکە فشارێکی جدی لەسەر لایەنە پەیوەندیدارەکان دروست بکەن. با پێکەوە سنووری جیاوازیەکانمان ببڕین و کۆدەنگیەک دروست بکەین بتوانین کۆتایی بەم ڕەشە کوژەی ژنان بهێنین. پێکەوە بەشدار بین لە دروستکردنی ڕایگەشتی و فشارێکی جدی بۆ ئەوەی کوشتنی ژنان و هەواڵەکانی ڕۆژانەی کوشتنەکانیان تەنها بابەتی میدیا و سۆسیال میدیا نەبێت و دوای چەند ڕۆژێکیش لەبیر بچنەوە. ئێمە پێویستمان بەدەنگی هەمووانە، چالاکوان، ڕۆژنامەنووسان، هونەرمەند، ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵگەی مەدەنی و مافی مرۆڤ، کەسانی کاریگەری کۆمەڵایەتی و هەموو ئەو کەسانەی باوەڕیان وایە ژیانی هیچ ژنێک نابێت بە ژمارەیەک لە ئامارەکان. ئەمڕۆ سبەی و دوو سبەی هەفتەی داهاتوو پێویستە دەنگەکانمان یەک بگرن و سەدایەک دروست بکەین کە بگاتە گوێی هەموو مرۆڤێکی مرۆڤ دۆست، چونکە تەنها بە کۆدەنگی دەتوانین فشارێکی جدی دروست بکەین. با دەنگمان یەک بێت بۆ ئەوەی ژیان بپارێزین.